رقابة دينيك لدن دروني همو إنسانك يا حديثي صحيحي بيغمبر صلى الله عليه وسلم كأفرمي 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. أفرمي حوتكم الهن حوت تاقم دستهن خواهي پروردگار لروج قيامتا كهيج سيبر اجنابيون روجا وند النزيكا بمقدار ميلك لإنسان ونزيكا وكل حديث صحيح بيغمبر ذهات عليه الصلاة والسلام لو رجاك هموك سكهوارك نفسي نفسي واتهرخون لو رجاك هموك محتاج او خيريكي بدريتي خيريكي بوزيندو بكريتوا فشيمان لهمو كردويتي لو رجاك حوت تاقم خواي قولا ان خاطر جير سيبري خوي لو حوت تاقمش يجيك لوانا اويا پیاوێ تووشی بوو بە تووشی ئافرەتێکی پاک و جوانی خاوەن مەنسەبەوە داوای زینای لێ بکە و ئەم ڕەفزی کا دەستی لەگەڵا تێکەڵکە لەبەر خاتری خوا بە یەک حادیسە و کۆنتڕۆڵکردنی هەست و شعوری خۆت مستحقی ئەوەی کە خوای گەورە بتخاتە ژێر سێبەری خۆی و لەو ڕۆژەیە کە هەموو کەس محتاجی بەر سێبەری خوای گەورەیە. وەختێک ئەم ڕقابە دینیە لە دڵ و دەروونە ئەچەسپێ ئینسان تەوازونێکی بۆ دروستە بێ لە نێوانی ئەوەی ئەم ئارەزووە سەرشێتە جنسی خۆی تێرکا لەگەڵ ئافرەتێکە کە دوای 20 دقە و نیو سەعات و وەک ئەو وایە هیچ شتێکی نەکردوێ مەگەر بە یادگار بیجێڕێتەوە لە نێوانی ئەو ڕۆژەشە کە خوای پەروەردگار تۆی خۆشەوە ئەتخاتە ژێر سێبەری ڕەحمەتی خۆی و سێبەری خۆ. ئەم تەوازونە چه عاقڵێک فەزلی ئەم ڕاحەت و ئەم ڕەغبەتە جنسیە سەعاتیەش ئەگەر سەعاتیش بوو بیدا بەسەر ئەو ڕۆژەیە کە لە قیامەتە خوای گەورە ئەو ڕێزەی لێیانێ. ئیسلام بەم شێوە شوێن کەوتوەکانی پەروەردە کرد. وهروها لە حەدیثی صحیحی تریشە فەرمێ کە بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حوت بول هن لبروا فرما 7 يعني حوت بول خلق هن كخواي پروردگار هن خاطر جر سيبري خويا لو رجاء كهيج سيبري اجني إلا سيبري خواي پروردگارنا او انش بريتين لإمام عادل وشاب نشأ في عبادة الله تعالى يكميان بيشواي دات پرور سروچي دات پرور دوهم گەنجێک کە لە عیبادەتی خوای پەروەردگارە گەورە بووە و نەشونمای کردووە. سێهەم ورجل قلبه معلق بالمساجد پیاوێکە کە دڵی بە مزگەوتەوەیە و هەموو وەختێک هۆشی لەوەیە کەی ئەچێتەوە بۆ ئەوێ. چوارەم ورجلان تحابا في الله اجتمعا عليه وتفرقا عليه دوو کەس دوو پیا و دوو ئافرەت یەکتریان لەبەر خاتری خوای پەروەردگار خۆش بووە کە بە یەکتر ئەگەن لەبەر خاتری خوای بە یەکتر بگەن کە جیاژە بنەوە لە یەکتری لەبەر خاتری خوای پەروەردگار جیا ببنەوە لە یەکتری. پێنجەم ورجل دعته امرأة ذات منصب وجمال فقال إني أخاف الله. ئافرەتێکە پیاوێکە کە ئافرەتێکی جوان و خاوەن پلە و پایە و ئاست بانگێکە بۆ زیناکردن و فاحیشە لەگەڵیا بەڵام کابرا هەڵێ إني أخاف الله من ئەترسم لە خوای خۆم مشتیوا ناکەم. ششم ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه. ششم بريتيا لبيايق لكسك كخيرك أي شارته لبرشاوي خلشي تنانت بو أوي دستي تشبي آقاي لو أنا بك دستي راسي تشي إنفاق كردوه. حوتمش فرمي ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه. كابرايك بەتەنیا بۆ خۆی یادی خوای پەروەردگارە کاتەوە و چاوی فرمێسکە ڕێژ